لەی ژن کوشتن بە ناوی شەرەف ئەبۆ شێوەی کە ئەمڕۆی بینی لە ئیسلامە ئەوە قەتڵە کەس بۆی نییە ئافرەتێک بە پاساوی ئەوەی کە بڵین تووشی دایان پیسی بووە ببابی کوشە کە ئەمڕۆ هیچی زۆربەی لەسەر ئەوەش نییە بڵێ ئافرەتەکە تووشی دایان پیسی بۆ تووشی زینا بۆ یەقینە جاری وایە ئافرەتەکە ڕسمێکی ناردوو جاری وایە دەنگێکی دەسەکەوێت لەسەر ئەمانە بە هیچ شێوەیە ناکوژرێ جەڵدیش ناکرێت ئەنجا جاری وایە ئافرەتەکە ئەگەر زیناشی کردبێ مادام کچە ناکوژرێ لە شەرع حکومەکەی کوشتن نییە جەڵدا لەگەڵ ساڵێک دووری بخەیتەوە وێ بەڕاستی ئەمەی کە ئەمڕۆی بینی خۆی ئەتوانین بڵین لەسەر شەرەف نییە لەسەر بێشەرەفیە دەرەکەوێ خۆی نەیتوانیوە شەرەفی خۆی پارێزێ هەڵی کردووە بۆ خەڵکی و هەڕاجی کردووە بۆ خەڵکی دوایی کە تێکەوتووە کە خۆی نەیتوانیوە بیپارێزێ ئەنجا غیرەتەی گرێ ئەچێوە کوژێ بەزەگەر ئەم خۆی پیاو بووە لە سەرەتایە وەکو ڕەفیق لەگەڵ خوشکەکەی بووە وەکو ڕەفیق زیاتر لەگەڵ کچەکەی بووە لەگەڵ هاوسەرەکەی بووە ڕێزی لێ بگرتە حەقەکانی خۆی بۆ دابین کردە و پەنای نابرد لەبەر خەڵکی تر ئەنجا ئەو وەختە ئەم ناپیاوەی خۆی بەچی قەرەب بۆ کاتەوە بە کوشتنی ئەو بە غیرەت و ئەوەی